خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ با خۆشحاڵیەوە ئەم شەو پانۆراما لە ڕێکخراوی مناڵ پارێزە تا ڕۆژێک لەمەوبەر ئەم ڕێکخراوە کە دەستێکی مهرەبانیە لە هەرێمی کوردستان یادی 30 ساڵەی دامەزراندنی خۆی کردەوە. ڕەنگە زۆرێکمان ئاشنابین بە خزمەتەکانی مناڵ پارێز، بەڵام زۆرێکیشمان لامان ڕوون نەبێ کە ئاخۆ لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی مناڵ پارێز چی خزمەت بە خەڵکی کوردستان کردووە، بە مناڵان، بە کۆی بوارەکانی تر کە لە ناو تەفاسیلی بەرنامەکەدا ئێمە ئەمانەوێت گفتوگۆی لەسەر بکەین. ئایا مناڵ پارێز تەنها ڕێکخراوێک بووە، لۆگۆیەک بووە لە هەرێمی کوردستان، یاخۆت چی پێشکەش بە خەڵکی کوردستان کردووە لە بوارە جیاجیەکاندا؟ ئێمە کاتێک ڕووەکەینە شوێنە گشتیەکان ئەبینین کە لۆگۆی مناڵ پارێزەیە لە پاڵپشتیکردنی نەخۆشانی شێرپەنجە. ئێمە کاتێک ڕووەکەینە بەهرەمەندەکان ئەبینی کە دەستی مناڵ پارێز لە پەروەردەکردنی ئەم کەسانەدا هەیە. ئێمە کە ڕووەکەینە کۆمەڵی خەڵک کە بە هەر جۆرێک لە جۆرەکان لە کەسوکاریان دابڕاون، مناڵ پارێز بۆ بە باوەشێکی مهرەبان بۆ بە باوەشێکی بنیاد دەربۆیان. تەمەنی 30 ساڵی مناڵ پارێز ئێمە لە کورسات نیوز و بەرنامەی پانۆراما پرسیارەکەین ئاخۆ لە بوارە جیاجیەکانیان، لە بەشە جیاجیەکانیان، لە پرۆگرامە جیاجیەکانیان چیان پێشکەش کردووە و ئەتوانن چی بکەن، پلانەکانیان، بەرنامەکانیان. پانۆراما شەو گفتوگۆەکە لەگەڵ ئازیزانی مناڵ پارێز کە لە سێکتەری تەندروستی ببوورە لە بواری تەندروستی، دکتۆر هێرش حەمەڕەوف، سپاس دکتۆر، هەروەها بەڕێز مەهدی عەبدوڵڵاه لە بواری تەندروستی، سپاس بۆ بەڕێستان، هەروەها خاتوو سروە فەیزوڵڵا پرۆگرامی پەروەردەیی، هەروەها کاک عومەر غەریب پرۆگرامی پەرەپێدانی توانای گەنجە، سپاس کاک عومەر، هەروەها خاتوو ناسک ئیسماعیل پاراستنی مناڵ، هەروەها خاتوو ڕاژە گۆران گرتنەخۆ، هەروەها کاک یاسین قادر گۆڤاری پەپولە. گۆڤاری پەپولە یادگاری لای هەمومان هەیە، سەش بەردەوامەوانێ کاک یاسین، سپاس دەکەم. دواتریش هەنار بەکر سێکتەری داهات، ئەویش باسی یاخود بواری داهات، ئەوە ئاگاداریان کردم و پێیانوتم بڵێن مەڵێ سێکتەر ببورن. هەروەمانێناو دکتۆر، ئێوە وەکو مناڵ پارێز چ خزمەتێکتان کردو، چیتان کردو بە تایبەتیش بۆ مناڵانی کە شێرپەنجەنیان، دەستگیرۆیتان، دەعمتان، پاڵپشتیتان بۆ نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی چارەسەرکردنی شێرپەنج؟ پێشەکی زۆر سپاسانەکەین. بەڕاستی مناڵ پارێز خۆی پێگاتوە چێ سێکتەرێک، سێکتەری تەندروستی یەکێکە لەو سێکتەرانەی کە گرنگیەکی خۆی هەیە. ئامانجیەمە لە سێکتەری تەندروستی ئەوەیە هەر مناڵێک لە هەر شوێنێکا بێ، ئێمە سنوورمان نییە لە هەر شوێنێکا کامەندی ئێمە بگاتە ئەو ماڵە، ئێمە هەڵماناوە ئەگەر دەستی نەگا بەکار بەر لەوە حەزەکەم تەفاسیلێک لەسەر ئیشەکەی خۆتان بۆ ڕەنگە لای من ڕوون بێ، بەڵام بۆ بینەرەکانە مەسەڵەن ئێوە چۆنی کارەکەن لەو بوارەیە؟ کاری ئێمە چۆنە؟ ئێمە هەدەفەکەمان ئەوەیە هەر مناڵێک دەستی نەگا بە کارگوزاری تەندروستی، ئێمە یارمەتی بین لەوەیە کە کارگوزاری تەندروستی پێ بگا. بۆم هەدەفەش بە چەند شێوەیەکیشمان کردووە، چەندها پرۆژەمان هەیە. بۆ نمونە یەک لە پرۆژەکەمان ئەوەیە کە ئێمە پشتیوانی دام و دەستگا حکومیەکانەکەین کە تێدا خزمەتی مناڵی تیاکرێت. لەمە چەندها پرۆژەمان هەبوو، بۆ نمونە دروستکردنی بەشی تازە. ئەم ساڵ هاتوین بەشێکمان کردوێتەوە لە ڕانیە کە بەشی فریاکەوتنە لەوێ خزمەتی مناڵی تیاکرێت. هاتوین چەندها کارمەندمان داناوە لەو بەشانەی سلێمانی کە مناڵ تێدا خزمەتگوزاری پێشکەشەکرێت و لە نەبوونی ئەو کارمەندانەیە زەری گەورە بە مناڵەگات. بۆ نمونە هاتوین سەپۆرتی مناڵی تازە دایکبوومان کردووە لە خەسخای مناڵان، لە خەسخای مناڵبوون. هاتوین چەندها پزیشکمان سەپۆرت کردووە لە بەشەکانی خەسخانەکانە کە پێشکەشگوزاری تەندروستیەکەم بۆ کە مناڵان. بۆ نمونە هاتوین لە بەشی کۆندامی هەرس، لە بەشی قەستەری مناڵان، لە خەسخانەی ڕاپەڕین لە هەولێر، لە بەشی عینایی ئەوێ هاتوین سەپۆرتمان کردووە لە دوهۆک. کەواتێمەیەکە لە دەفەکان بێت جیاوازی لە نێوان جیاوازی لە هیچ شوێنێکە هاتوین دامی دام و دەستگا حکوومەتەکانێکی لە شوێنێکا بزانین کە ئێمە توانین دامی بکەین و خزمەتگوزاری پزیشکی بە مناڵان زیاد بێت. بەشێکی تر لەوانەی کە هەدفێکی ترمان ئەو بۆ کە لە دەرەوە تیمان هێناوە. ئەمە دوو هەدفمی پێکاوە، یەکەمیان بۆی خەڵک نەشێتە دەرەوە، لێرە مناڵەکان بێن نەشتەرگەری بکەن. ئەو پزیشکانی کە لە دەروێنە ئێرە هەمووی ئەو پسپۆرە لە لای خۆمان نییە، لای خۆشمان زۆر پێشکەوتون نەبووە، کێتە ئێرە دوو هەدفە پێکێ. یەکەمیان مناڵەکە چارەسەرێکرێت، دومیشان هەر سەپۆرتێکە بۆ دام و دەستگا حکوومەکان کە هیومان ریسۆرسەکەی بڵێن دکتۆرەکان پێشکەوتن و فێری ئەو ئیشانە بن کە لە دەرەوە کرێت و لێرە ناکرێت.
بەشێکی تر لەوە ئەوەیە هەچ مناڵێک پێویستی بە شتێک بێت کە پێویستی بە دامێک بێت ڕۆکاتە مناڵ پارێز ئیتر لە سلێمانی بێت لە هەولێر بێت لە دوهۆک بێ ئۆفیسی خۆمان هەیە و لێرەشا ناڵی مناڵی کورد لە هەژ ڕەگەزێک بێت خەڵکی خۆمان بێت ئاوارە بێت ئێمە هیچ جیاوازیەک ناکەین ڕۆ کاتێک لە سێکتەرەکان واڵە من پێویستم بەم شتە هەیە بۆ ئەوەی مناڵەکەم عیلاج ئەم عیلاجی هەیە ئێمە هەوڵین بیگەین بۆ شوێنی کە عیلاجی تایە بۆ نمونەگە ناوخۆی بێمە جای وا دەمی پارەیەکەین ئەگەر لە دەرەوە بێم حاولاکەین بینینە دەرەوە ئەگە نەشتوانین هەموو یارمەتێکی بین ئێمە لاجستیکی یارمەتین بەشێک لە پارەکەین بۆ هیوای کە زۆرترین کەس کە ڕوومان تێکەم توانین زۆرترین چارەسەریان بکرێت. دکتۆر ئەو لینکانە کامانن کە خەڵک دەستی بە ئێوە بگات جگەلەوەی ئۆفیسان هەیە وەکو باسی کرد مەسەلەن لە شوێنە حکومیەکان خسخانە حکومیەکان لەوانە خەڵک چۆن نتوانێت دەستی بە ئێوە بکات؟ بەڕاستی ئەو 30 ساڵی کە مناڵپارێزیشی کردووە وای لێ هاتووە کە لە هەر شوێنێکە هەج مناڵە پێویستی بە شتێک بێت پێویستی بە نەشتەگەریەک بێت پێویستی بە دەرمانە بێ ڕۆکاتە مناڵپارێز کەوای لێ هاتووە زۆر جان ناوەکەمان ئەوەنە گەورە بووە توانەمانە بتوانین فریای هەمووی بکەین لەبەرەوە هاتوون ئێمە سیستەممان داناوە محاولاکەین کوامە زۆر زەڕورە کوامە توانێت زۆر کەم یارمەتی ئەوە نایین و مناڵیش دەتوانێت دەستی بکات بە یارمەتی مناڵپارێز هەر لە سلێمانی نییە ئێمە ئۆفیسمان هەیە لە کەرکووک ئۆفیسمان هەیە لە لەولێر ئۆفیسمان هەیە لە دوهۆک لە زۆربەی ناحیە و قەزاکان کە مناڵپارێزی لێ توانن دایرێکتلی بچنە و شوێنانە و داوای ئەو یارمەتەکەن کە پێویستیان پێ بۆ مناڵەکانیان. زۆر باشە دکتۆر گفتوگوی زیاترەکەین کاکمەدی ئێوە لە بواری تەندروستیە حەزەکەم باسی ئیشەکەی خۆت بۆ بکەیت مەسەلەن چۆن سەپۆرتی مناڵەکان چۆن ئەتانەوێت لە بوارەکەی خۆتانە خزمەت بکەن دەستگیرۆیی بکەن هاوشان لەگەڵ ئەوەی کاک دکتۆر باسی کرد. زۆر بەخێر بێن دیارە ئێمە لە پرۆگرامی تەندروستی پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی ئارا پرۆژەی ئارا پرۆژەکە لە ناو مناڵپارێزە بەڵە هەرناو لەسەر تەندروستیە هەر مناڵپارێزە بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە لە ساڵی 2013دا مەزراوە دەتوانین بڵین گەنجترین پرۆژەی ناو مناڵپارێزە هەڵبەتە دیار ئەم پرۆژەی خەونێکی لە مێژنەی منداڵپارێزی کوردستان بووە بۆی کەوە هاوکاری دەرونی کۆمەڵایەتی بگەێنێتە مناڵانی توشبوو بە شێرپەنجە چونکە بەداخەوە ئیتر ئەوە دەیبینین توشبوون بە شێرپەنجە بە تایبەتی لە مناڵاندا ڕوو لە هەڵکشانە ئیتر چاودێری کۆمەڵایەتی یان با بڵێن پشگیری دەرونی کۆمەڵایەتی بە هەموو ئەم پێوەرانە و یان بە هەموو ئەم داتانی کە لە بەردەستا لە ڕووی زانستەوە هیچ شتێکی کەمتر نییە لە چارەسەری پزیشکی چونکە بەڕاستی دەزانین کە خێزانێک مناڵێکی تووشی شێرپەنجە دەبێت ئەمە بە دۆخێکی زۆر سەختدا تێدا پەڕێت ئەگەر بێت و ئەمە لە ڕووی دەرونیەوە چارەسەر نەکرێت لەوانەیە کێشێکی گەورە دروست بێت و ئەوانە ئیتر بۆیە مناڵپارێز هەوڵی داوە کادیری زۆر بەتوانە بوو ئەم بوارە پەروەردە بکات لە هەموو نەخۆشخانەکان لە نەخۆشخانەی هیوا لە نەخۆشخانەی یان لە سنتەری ژیانەوە بۆ چارەسەر بە تیشک و هەروەها لە نەخۆشخانەی نانەکەلی و بە هەمان شێوە لە سنتەری ژین لە دووەک بۆ چارەسەرەکانی شێرپەنجە و خوێن هەر لەو بوارەدا کارمان نەکردووە بەڵکو هەوڵمان داوە برە و بە توانایی دکتۆرەکان بدەین و هەروەها لە هەمان کاتیشدا برە بە توانایی چۆنی هەوڵتان هەوڵمان داوە بۆ توانای دکتۆرەکان بڵێ ئەم کۆنفرانسانە نێو دەوڵەتانی کە دەبەسترێت تایبەت بە پرۆتۆکۆل و بە چارەسەری شێرپەنجە دکتۆرەکانمان بەشداری پێکردو لە دەرەوەی هەرێم لە ئێران بێ لە کۆریا بێ لە هەر وڵاتێک کە بۆمان ڕەخسا بێ و هەروەها لە ڕووی ئەمانە دکتۆرەکان هاوکاریمان کردوون کە بەشدار بن لە کۆنفرانسەکان بۆی ئاگیان لە باشترین لە تازەترین چارەسەری شێرپەنجەی مناڵی بێت و هەروەها بۆ پەرستارەکان بە هەمان شێوە هەوڵمان داوە ئیتر بیان نەرینە دەرەوەی هەرم بەڕاستی دەچونە دەرەوەی هەرێم لەوێ بۆی کەوا بتوانن چۆنیەتی مامەڵە لەگەڵ مناڵەکان بتواناتر بن ئەمە یەکێک لەوانە بووە دواتریش لە ڕووی مادیشەوە هەوڵمان داوە هاوکاری مناڵ و خێزانەکانمان کردو ئەوەی کە لە توانا و لە سنووری کارەکانی مناڵ پارێزدا بوو بێت ئەم هەموو کارانە بە دڵنیاییەوە بە ئاسانی بەڕێوە نەچوە هەمووی پێویستی بە بەرنامەیەکی داڕێژراو بووە و لە بیرمان نەچێ ئێمە لە ناو پرۆژەی ئارا هەوڵمان داوە ئەم ڕێکخراوە بناسیێنینیان بیخەینە ناو جوغرافیای 96 دەوڵەت لە 176 ڕێکخراوی جیهاندا کە ساڵانە سوودی ئەمە چیە مەسەلەن سوودی ئەمە بۆ نمونە لە ڕێکخراوەی کە بە هەر سێپیتی ئینگلیزی ICC پێ دەڵێن کە پێدەڵێن ڕێکخراوی شێرپەنجەی مناڵانی نێودەوڵەتی ئەم ڕێکخراوەیە 96 وڵات 176 ڕێکخراو تێیدا بەشدارە ئەمە هەموو ئەم بوارانەی کە پەیوەندی بە شێرپەنجەی مناڵیەوە هەیە ڕێژەی چاکبوونەوە لە وڵاتانی پێشکەوت و ڕێژەی چاکبوونەوە لە وڵاتانی کەم دەرامەت وەکو وڵاتانی ئێمە ینی چۆن بتوانین لە ڕێگای ئەم پرۆگرامە نێو دەوڵەتانیەوە هەمووی کارێکی بەیەکەوەی بکەین کە چۆن
کۆمەلگا یان تاک لە ڕوبەڕووی شەرپەنجەدا بەرپرسیارەتێکی بدەینێ بۆی چونکە هەمومان بەرپرسیارین بەرامبەری ئەم نەخۆشیە هەوڵمانداوە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ڕێکخراوانە کارێ بکەین بەوەی کە شێرپەنجە یەکسانیە بمردن چونکە ڕێژەی چاکبوونەوە ئێستا لە وڵاتەکان پێشکەوتوەکان لە 1970 بەڵام بەداخەوە لە وڵاتەکەم درامەتەکان لەوانەیە ئەم ڕێژە زۆر بخوارەوە دادەبەزێت دەتوانین بڵێن داتایەکی دروستمان لە بەردەزانیە لە پشتیوانیانەی ئێوە تا چەند هۆکار بۆلەوەی کە بتوانن ڕێژەی مردنەکە کەم بێتەوە لە پێگەیاندنی دکتۆر و پەرستارەکان لە پاڵپشتیکردنە معنەویەکە لە پاڵپشتیکردنە کۆمەڵاتێکە لە دەعمە ینی تەندروستیەکە بەگشتی زۆر سپاس بۆ پرسیارە کاکزانە دیارە لەوانەیە داتایەکمان ڕێک لە بەردەزانێ بە بەڵام پزیشکە ئازیزەکانمان لە هەموو نەخۆشخانەکان لەوانەیە بتوانن وەڵامی ئەو پرسیارە زیاتر بدەنەوە چونکە ئەمە لە نەخۆشخانی هیواونانەکەلی و لێوێ دەتوانن بەڵام پێم وایە ئەوەی کە ئێمە لە بەردەستماندایە بەو ڕاپرسی کە کردومانە ڕێژەیەکی بەرچاو کاریگەریمان هەبووە لە چاکبوونەوە و هەروەها لە بەدواداچوون و هەوڵدان لە دوای چاکبوونەوە هەر بەدواداچوونی بۆ بکەین ئەوە هەر نەبێت کە ئێمە ئەم مناڵە چاک بوو بێتەوە وازمان لێ نابێت پێچەوانەوە هەوڵ دەدەین لە دوای چاکبوونەوە ئیتر بەردەوام هاوڕێیاتی بکەین تا ئەو کاتی ئێمە بتوانین دەکاتە ئەو ترۆپکەی کە پێی دەڵێن چاکبوونەوە ئەمەش دیارە هەر بە بەرنامە دەبێت بە هەماهەنگی لەگەڵ پزیشکە ئازیزەکان دەبێت لەگەڵ پەرستارەکان دەبێت بەردەوام لە هەماهەنگی ئیشی بەیەکەوەی دەکەین بەڕاستی ئێمە دەتوانین بڵێن لە هەر چوار ئەو بنکە تەندروستیانێکی ئیشیدا دەکەین خێزانێکین کە هاوکار دەبین لەگەڵیان و پێکەوە ئیش دەکەین و کارمەندانی مناڵ پارێز بەردەوام لێوێن و چاودێری ئەو مناڵانە دەکەن و هەروە هەماهەنگی نێوان نەخۆشخانە و دکتۆر و پەرستار و پزیشک و پەرستارەکان لەگەڵ مناڵ پارێز دەپارێزن لینکەکانی ئێوە چۆن لینکەکانی ڕۆنە نەخۆشخانەکانی واری کە باست کرد لە دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک یاخود لە ڕێگەی ئۆفیسەکانتانەوە چۆنی مەسەلە لینک دروستەکە لەگەڵ بەڵێ ئێمە دیارە ئەم لینکانی کە هەمانە نەو نەخۆشخانەکانە خودی ئەو ئۆفیسانەیان ئەو بنکەی مناڵ پارێز لە شوێنەکان هەیەی چونکەوە لە هەر نەخۆشخانەیەک ئێمە شوێنێکمان هەیە بۆ نمونە لە ناو نەخۆشخانەی هیوا لە سنتەری ژیانەوە بۆ چارەسەر بەتیشک ئەم هەر مناڵێک کە دێ لە نەخۆشخانەی هیوا داخەڵ دەبیان کە دەستنیشان دەکرێت بە شێرپەنجە ئەو کاتە ئێمە یەکسەر لە ئێمە فۆرمی بۆ پڕ دەکرێتەوە و هەروەها هاوکاری ئێمە هەر لە ناو هەرێمی کوردستان وەکو دکتۆر هێرش ئاماژەی پێدا دیارە ئێمە مناڵمان هەیە ئەو ڕێژەی مناڵانی کە توش بوون بۆ نمونە ئێستا ڕێژەی 1990 مناڵ لە ناو هەرێمی کوردستان لە سەرەتایی لە مانجیەکی 2021ەوە تا مانجی کۆتایی هەشت 1990 مناڵ بە فعلی تووشی شێرپەنجە بۆ شێرپەنجە دەستنیشان کراوە دیارە ئەمە ڕێژەیەکی یەکزار زۆرە وەکو ژمارە بەڵام بۆ هەرێمێکی وەکو ئێمە بەڵام ناتوانین بڵێن ئەمانە هەموو خەڵکی هەرێمن چونکە ئێستا نەخۆش چارەسەر بە شێرپەنجە لە ناو هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی دەبەڕاستی لە ئاستێکی زۆر باڵادایە بۆ نمونە لە بەسڕا هەمانە لە دەرەوەی هەرێم هەمانە لە تەواوی شارەکانی عراق بەڵە ئێمە ئەگەر باکووری عراق باسکەین زۆرمان هەیە لە خوار عراقەوە زۆر لە بەسڕا هەمانە لە کۆی پارێزگاکانی دی عراقەوە دێم بۆ ئێرە لە کەرکووکە دێم بۆ ئێرە لە دوهۆک هەلێتی لە هەولێر لێتی یعنی زیاتر ئەو مناڵانەی کە بڵین لە ناو شارەکانی شارەکان بڵین دەتوانین ئێمە لە 120 بۆ 25 کۆی ئەو مناڵالین نەخۆشخانی مناڵ لەن هیوا چارەسەر دەکرێن مناڵن لە دەرەوەی هەرێمجە ئایا ئەمە ئاوارە بێت یان و هەروەها بەهشێوەکە نازیحەکان بێ ئەمانەی کە لێرەن ینی ئەم بەرنامەی وەکو مناڵ پارێز وەکو کە دکتۆر ئاماژەی پێدا بەڕاستی بێرە چاوکردنی نەژاد وونەتەوە هیچ ئاینێک یعنی هەموو ئەم خزمەت گوزارانی مناڵ پارێزی پێدەگا کە لەو چوارچێوەیەدا بێت و ئێمە هەتاوەک نەکەرەوە هەوڵمانداوە مناڵمان نردوێتەوە دەرەوەی هەرێم ینی هەمانجیمان هەیە لەگەڵ مەحەک لە ئێران کە خۆشبەختانە لە زۆر بواردە هاوکاریان کردوین ئەو مناڵانی کە چارەسەریان قورس بووە یان ئەو چارەسەرانی کە لێرە نەبووە ئیتر هاوکاریمان کردوون بۆ ئەوی کە بتوانن ئەو مناڵە لە مەحەک چارەسەر بکرێ و نمونەی ئەوە چەند ڕۆژێک پێش ئێستا خۆشبەختانە مناڵێک لە ئەگەرێکی زۆر خراپە و هەوڵماندا وەکو مناڵ پارێز کە هاوکاری بکرێت لە ئێران بەڵێ زۆر باش کاک مهدی سروەخان ئێوەکو سێکتەری پەروەردەیی حەزەکەم باسی بوارەکەی خۆتان بکەن و ئێوە فۆکەستان لەسەر چ بوارێکی پەروەردەییە و هەماهەنگیتان لینکەکانتان چۆنیە و چۆن ئەتوانن دامی بوارە پەروەردەیەکە بکەن دەست خۆش بێت دیارە بەرنامەی پەروەردەی خۆی لە کۆمەڵێک پرۆژەی درێژخایە ناگرێتەوە کە ساڵانێکی زۆرە خزمەتگوزاری پێشکەشەکە بەبێ جیاوازی ڕەگەزنەتەوە ئاین بیر و باوەڕ لە هەمان کاتە کۆمەڵێک پرۆژەی کورتخایانیشی هەیە بە پێی پێویستی بارودۆخەکە دروستە بێ لە کاتێکی دیاریکراوە ئەو پرۆژەیە جێبەجێ ئەکرێت
ئەگەر پێناسەیەکی پرۆژە درێژخایەنەکان بکەم بریتە لە 6 مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵان کە هەریەکەیان با بڵێن لە جێگای خۆیان بەڕاستی کاریگەرێکی زۆر باشی هەیە لە نێو کۆمەلگاکەیە دوو لەو مەڵبەندانە لە ناو شاری سلەیمانیە شارۆچکەی چوارتە بازیان لە ناو کەمپی پەنابەرانە و دواتریش لە گوندی حەسار لە شاری کەرکووک جگە لەم پرۆژانەش باخچەیەکی جگەلەوەتانە لەو پرۆژانە چی بکەن مەسەڵەن چی پێشکەشەکەنەوە لەو پرۆژانەیە دیارە پرۆژەکان درێژخایەنن ڕۆژانە ڕێژەیەکی باش بەرچاو مناڵ سەردانی و سوودمەندەکان سوودمەندە بن ئەگەر باس لە مەڵبەندەکانی ڕۆشنبیری کازیوەی مناڵان بکەم مناڵانی تەمەەن 6 تاوەکو 14 ساڵ ڕۆژانە توانێ بەبێ بەرامبەر سوود لەو خولانە ببینێ کە پێشکەش بە مناڵانەکرێت شان بەشانی ئەوەش کۆمەڵێک بەرنامە هەیە کاری لەسەرەکەین وەکو برەودان بتوانە و بەهرەی مناڵەکان بە ئامانجی دروستکردنی تاکێکی باوەڕ بەخۆبوو بۆ کۆمەلگا دواتر گەڕانەوەی ئەو مناڵانەی کە دابڕاون لە خوێندن لە هەمان کاتات هەوڵانی چارەسەری کێشەی ئەو مناڵانەی کە ڕۆژانە با بڵێن ڕووە کاتە مەڵبەندەکانی ڕۆشنبیری جگە لە مەڵبەندانە سنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەوە شەر تایبەتە بۆ مناڵان سنتەرانەتان لەکوێدانا و لەکوێ هەتانە سنتەری ڕاهێنان لە ناو شاری سلەیمانیە تایبەتە بۆ مناڵانەی کە بەداخەوە ناتوانن لە ناوەندە پەروەردەیەکانە بەردەوام بن پێویستیان بە پەروەردەی تایبەتە پێویستیان بە پەروەردەی تایبەتە و دواتریش دوانەوەندی شەی جەباری نمونەی کەوەی کە بەرگوێتانەکەوێ ساڵانە یەکەمەکانی هەرێم لە دوانەوەندی شەی جەباری نمونەی بە خەڵک ئەناسێنرێت دیارە ئامانجی سەرەکی ئەم بەرنمەیە وەکو ئاماژەم پێکرد بەهێزکردنی تاکێکە بۆ کۆمەلگا دەرخستنی توانای مناڵەکانە گەڕانەوەی مناڵە بۆ خوێندن هەر یەک با بڵێن لەو پرۆژانە کۆمەڵێک بەرنامی تایبەتی خۆی هەیە کە سەرچاوی بەرنمەکانیش لە ڕێکەوتنامی مافەکانی مناڵەوە سەرچاوی گرتووە ڕۆژانە شۆک و ئەمەژەم پێکارێستا چەند هەڵتانداوە مەسەڵەن ڕێکخراوە جیهانیەکان هەما هەنکە لەگەڵ خۆتانە هەمانجی دروستکەن بۆی بتوانن پاڵپشتیتان بکەن و پاڵپشتی ئەم بابەتی پەروەردەی تایبەت و مەسەڵەن ئەو خزمەتانی ئێوە لە بوارە پەروەردەکەی ئایکەن جەرەوەکو ڕێکخرا و بەردەوام لە خەمی ئەوەیە کە چۆن بتوانێت لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە کار بکە بۆ نمونە یەکێک لەو بەرنامانەی کە ئەم ساڵ لە بەرنامەی پەروەردەیە جێبەجێەکەین بەرنامەی پەروەردەی نافەرمیە کە بۆ خۆی ستایلێکی جوانی پەروەردەیە ئەمڕۆ لەسەر ئاستی جیهان کاری لەسەرەکرێت باس لە پەروەردەکە لە ڕێگەی یاریکردنەوە پەروەردەی مناڵ لە ڕێگەی با بڵێن کۆمەڵێک چالاکی ڕۆژانە کە هەر یەک لەو مناڵانە بەڕاستی کە بەو پرۆگرامەیە تێپەڕێ بینیت لە کۆتایە بەراورد بە هاوتەمەنەکانی خۆی کەسایەتێکی زۆر تایبەتی هەیە جگە لەوە بەرنامەی کۆدینمان هەیە ئەم ساڵ کە لەگەڵ دوو کۆمپانیای بەناوبانگی جیهانیە کار لەسەر کۆدینەکە پرۆگرامینی کۆمپیوتەر کە چۆن بتوانین تاکێک مناڵێک لەم تەمەنەوە بتوانێت ئیش لەسەر کۆدین بکە ئیش لەسەر پرۆگرامین بکە بۆی لە داهاتوە ئەگەر بێوێ بەردەوام بێ لەو بوارەیە بۆ خۆی لەو باوەڕێیان کەسێکی زۆر پڕزانیاری و باوەڕ بەخۆ بووە بێ ئەگەر چەند لە داهاتووە لە زانکۆیە لەو بوارەیە بخوێنە یان ئەگەر تەنها بێوێ خۆی با بڵێن برە و بابەتوانەکانی بەدەر لەوانەش هەموو ئەبینی بۆ نمونە دوانەوەندی شەی جەباری نمونەی دەستە خۆشکە لەگەڵ قوتابخانەیەکی سپۆرتی و دواناوەندیەکەن بەدڵنیاییوە چەند قوتابخانەیەکی هندستانە یاخۆ بریتانیا ئەمە دەستە خوشکن ئاڵوگۆڕی زانیاریەکەن ئەمە هەموو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەمیشە لە خەمی ئەوەیە کە تازەترین پێشکەشکە بە مناڵەکان زۆر باشە کاعمەر سڵاو لێ بێ ئێوە لە بواری پەرەپێدان بە تواناکانی گەنجان پلان و پرۆژەتان چی بووە لە ماوەی ڕابردووەتانەوێت زیاتر چی بکەن پرۆگرامی بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان لە ڕێگەیەم بەرنمەیەوە ئەم پرۆگرامەوە هەر سنتری گەنجانمان هەیە ئامانجمان لێ گەشەگرتن بە توانە و برەودان بە ئارەزوەکانی گەنجان بدەین لە ڕێی خولەکانمانەوە لە هەر سنترێکە خولی هوەری وەرزشی سیمینار هوەری لەگەڵ خولە پیشەیەکان پەرە پێ بدەین باشە لەکوێ زیاتر موقعی کارەکانتان کوێ فۆکەستان لەسەر ئێمە لە پرۆگرامی بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان هەر سنتەرمانەیە سنتەرەکانی گەنجانی سلێمانی کەلار خانەقین دەربەنی خان کۆیە ڕانیە شۆڕش هەڵەبجە
مەبەستان لەو سنتەرانە چیە مەسەن وەکو مناڵ پارێز وەکۆی کە ئەو واری کە هەچانە گەشە پێدانی تواناکانی گەنجان ینی ئەو شوێنانی کە باسی کرد چۆن چۆنی ئەتانەوێت پاڵپشتی گەنج بکەن گەنجەکانمانوێ ئارزۆکانیان پەرە پێ بدەین تواناکانیان دەرخین ئەو گەنجانی کە لە سنتەرەکانیمەوە لە تەمەنی 14 ساڵیەوە بەرەو ژوورترە تاکو 35 ساڵی ئێمە وەریەکدین لە ڕێگەی ئەوانەوە ئەتوانین لە بەرنمەکانمانە خول هەیە خولەکان بەشداری خولی زمان بکەن بەرنامەی خولی پیشەیی بکەن هونەریەکان بکەن پەروەردەیەکان بکەن زمان بکەن لەو ڕێگەوە ئەتوانین پەریان پێ بدەین تا ئێستاش کار و ئیشەکانتان بەردەوامە بەڵێ بەردەوامە زۆر باشە کامەر ناسی خان ئێوە لە بارەکەی خۆتان پاراستنی مناڵ زۆر سپاس پێشەکی من سپاسان دەکەم بۆ بەرز نرخاندنی مناڵپارێزی کوردستان و یادی 30 ساڵەی ڕێکخراوەکەمان ئەتوانم لێرە بڵێم مناڵپارێزی کوردستان هەر لە دروستبوونیەوە تاکە ڕێکخراو بووە کە بەبێ جیاوازی دین و نەتەوە و ڕەن و وەلای حیزبی توانێتی کار بۆ هەموو مناڵێک بکات هەر مناڵپارێزی کوردستان لە دروستبوونیەوە پاراستنی مناڵێکێک بۆ لەوانی ئەو بەرنامانی کە هەی بووە لەناو پاراستنی مناڵیشا یەکەم پرۆژەی کە هەی بۆ مناڵانی سەرجادە بووە لە کاتێکە ئەم پرۆژەیە کە دروست بووە ئەو مناڵانی کە بە جارێ بەرنەوە بۆ بینەرەکانم ئەمەوێ بە ڕێزت ڕوونی کەیتەوە مەسەلەن چۆنی فۆکەسی ئێوە کاری ئێوە لەسەر چیە مەسەلەن لۆکەیشنەکەتان شوێنەکەتان بەگشتی چاوتان لەسەر کوێوە چۆن ئەتانەوێ ئەم مناڵانەی لەسەر شەقام کارەکەن بیدۆزنەوەنی ئەمە تعریفێک لەسەر کارێک بەڵێ ویستم بیدارەکەی باسکەم بۆیە بەڵێ بورە پرۆگرامی پاراستنی مناڵ لە شاری سلەیمانی و هەولێر و دوهۆک و کەرکووکیشا ئێمە بەرنامەکانمان بەرداوە و پاراستن کارەکانی خۆی ئەکا پرۆژەکانیشی پێکاتۆ لە پرۆژەکانی مناڵانی ئیشکرد لەگەڵ مناڵانی دادوەری نەوجەوانان و لەگەڵ پرۆژەی هێڵ بلاینەکە 16 کە هەمانە هەروەها مناڵپارێز ینی لە هەموو لە هەر سێ شارەکە ئێمە توانیمانە کار بۆ ئەو مناڵانەکەین لیژنەیەکی پاراستنی مناڵ دروست بکەین کە لیژنەکە پێک هاتووە لە 2 توێژەر لەگەڵ 6 پۆلیسی نەوجەوانان و 2 شۆفێر کە بە ڕۆژ و بە شەو کار ئەکەن لەگەڵ مینی پاسێکە کە لە ڕۆژەوانی لە سعاتنەوە کارەکات کاتی ڕستەکانیان بەس 12:30 بۆ 1:30 دواتر دەست بەکارەکەنەوانێ هەتاوەکو سعات 8:30 و 9 شەو ئەم کارمەندانە لە کاران بۆ ئەو مناڵانی کە لەسەر جادە کار ئەکەن یاخود دەروەزە ئەکەن ڕەسە دەکرێن ئەم مناڵانە و لە ڕێگەی ئەو تیمەوانی ئەگەر بێتە پۆلیسی نەوجەوانان لەوێ وەلی ئەمرەکانیان بانگرێت چونکە مناڵەکان بەڕاستیانی هیچ کێشەیەکی یاساییان نیە بەڵام وەلیەکان بەرپرسن بەرامبەر بەو مناڵانی کە لەسەر جادەکارەکەن بانگەکرێنە ئەوێ و دواتر تاهودێکیان پێی پێڕەکرێتەوانێ ئەگەر هاتو ئەم مناڵانە هەر بەردەوام بن لە ڕێگەی داواکاری گشتیەوە کار لەسەر وەلی ئەمرەکان دەکرێت ئەگەر وەلی ئەمرەکە بەڕاستی کەسێکی هەژار بوو نەیتوانی ئیدارەی مناڵەکە بدایوەسیەوە بەڵێ ئێمە کوڕێخرای مناڵپارێزی کوردستان توێژەرەکانمان سەردانی خێزانەکانەکەن تا بزانێ کارپێکردنی ئەم مناڵە چییە مەسەلەن هەندێک جار کارپێکردنی مناڵەکە فعلەن یا باوکی نەماوە یاخود وەلیەکە لە کەفتەکاری سەرجێگەی و نەخۆشیێکی درێژخایانی هەیە یاخود خێزانێکی زۆر و لە ژێر هێڵی هەژاریەوەیە بۆیە ئەم مناڵە کارەکات ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان ئەتوانین بڵین داهاتێک بۆ خێزانەکە ئەگەر مەسەلەن وەلیەکە مەسەلەن خێزانێکی زۆری هەبوو بەڵام کارێکی وای نەبوو ئێمە ئەتوانین شێوازێکی کارکردنی بۆ دابین بکەین مەسەلەن کڕینی ماتۆڕێکی سێتاییە یاخود لەسەر داواکاری مەسەلەن کەسەکان خۆیان چیپی ئەکرێت ئێمە داهاتێکی بچووکی بۆ دروستەکەین بۆ بتوانێت بەردەوامی بە خێزانەکە بە ئەو خێزانانەیشی کە بڵین وەلیەکە نەخۆشە یاخود نەماوە ئێمە زۆر لە ڕێگەی پرۆژەی گرتنە خۆمانەوە توانیمانە ئەوانی کە باوکیان نەماوە ئەوان کاری لەسەر ئەکەن و ئەین بەوان و هەروەها زۆربەی کاتیش خۆمان ئەتوانین ئەو مناڵی کە لە قوتابخانە بیخینەوە قوتابخانە و پێداویستیەکانی قوتابخانە هەتا توێشی بۆ دابین بکەین زۆر خێزانیشمان هەیە بە کاش مانگانە هاوکاریەکەین کە بزانین یعنی هیچ کەسێک نیە لە خێزانەکەیە سەرچاوی داهات بێت تا ئێستا ژەم کار و چالاکیانە بەردەوامە مەسەل لەسەر شەقامەکان زۆر جارە بین لەسەر لە ترافیکەکان ئەیان بینیت ئەمە پرسیارێک بەشی دووەمی ئەوەیە کە تەنها فۆکەسان لەسەر سلێمانی یان شارەکانی تر ئێمەکو ئاماژەم پێ ئێمە لە شاری سلەیمانی هەولێریش و دوهۆکیشە ئێمە پرۆژەیەمانێ و بەردەوامیشە لە سێ شارە ئینشاءڵڵا لە شارەکانی کەیشە بەردەوامی پێین و هەتا لە قەزا و ناحیەکانیشە ئەگەر ئیمکانێت توانامان بەرەو باشبوونیش بڕوە
ئێمە لە هەر سێ شارەکەیە بە هەمان شێواز کارەکەین ینی بە هەمان شێواز ڕۆژانە توێژەرەکانمان ئەچنە سەر شوێنە گشتەکان و ترافیکەکان ئەو مناڵانی کە لەویا کار ئەەکەن ڕسەد ئەکرێن ئەبرێنە پۆلیس نەوجوانان لەوێوانێ ئاماژەم پیاوەریەکان یانێتە ئەوە تاهودیان لێ وەرەگیرێت و لێوانێ سەردانی خەزانەکان ئەکرێ و کار لەسەر نەوجوانەکەیان ئامارێکی لای بەڕێز مەسەلەنیان بە تەقریبیش بێت من دەتوانم ئاماری ئەم شەژمانی سلەیمانی مەسەرەن لە سلێمانی 227 مناڵ ڕسەد کراوە کە توانیمان کاری بۆ بکەین 33 مناڵ بەکاش هاوکاری کراوە حەڤە مناڵیش هاوکاری کۆمەڵایەتی و دەرونیمان پێشکەش کردووە. دەستان خۆش بە ڕاژەخان سوپاس بۆ بەڕێزیشتان ئێوە بواری گرت نەخۆ ئێوە من هەرچەندە لای من ڕوونە بەڵام بۆ بینەرەکانم وەکو بوارەکانی تر تعریفی خۆتان بکەن پێناسی خۆتان بکەنیوە چۆنی کارەکان فۆکەستان لەسەر چیەوە چۆن ئەتوانن ئەو کەسانە بدۆزنەوە کە پێویستی بەوەیە کە ئێوە بیگرنە خۆتان ینی من شایەتیەوەتان بۆ دە من هاوڕێم هەیە لای ئێوە ئێستا کەسێکی پێگەیشت و تێگەیشت و سپاس بۆ خوا و ناو کۆمەلگا کەسێکی سەرکەوتووە ئێوە بوارەکەتان چۆنیە؟ پرۆژەی گرتنەخۆ هەماهنگ بۆ لەگەڵ دروست دامزراندنی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە خۆشبەختانە ماوەی 30 ساڵە بەرداوامە لە پێشکەشکردنی خزمەتکارەکانی بە مناڵانی بێسەرپەرشت و خێزانە هەژارەکان تاکو ئێستا توانیمانە زیاتر لە 15,000 خێزان سوودمەند بن لە هاوکاریەکانمان 15,000 خێزان بەڵێ چۆنی ئەم کەسانەتان دۆزیوەتەوە؟ شێوازی هاوکاریکردنە پێشکەشنی هاوکاریەکانمان جیاوازە بەشێکی زۆری سوودمەندەکان ڕوو لە ڕێکخراوەکانەکەن لە شارە جیاوازەکانی کە ئۆفیسەکان و سنوور کارکردنی مناڵپارێزان بەشێکی تر لە سوودمەندەکانمان لە ڕێگەی کارمەندانی خۆمان و یاخود ڕێکخراوەکانەوە بە یاخود لایانی دام و دەستگا حکومیەکانەوە بێ کە ئاگادارەکرینەوە لە بارگوزەرانی ئەو خێزانە و لەلایەن ئێمەوە خۆمان سەردانیەکەین و دەتوانین دواتر فۆرمی تایبەتی بۆ پڕکەینەوە ببێ بەیەکێ لە سوودمەندەکانی پرۆژەکەمان کە بوو بە سوودمەند لای ئێوە چی بۆ ئەکرێ؟ مەسەلەن دوایی کاری سەرەکی پرۆژەکەمان پێشکەشکردنی هاوکاری دارەیەکی مانگانەیە بە شێوەیەکی بەردەوام بۆ خێزانی ئەو سوودمەندانی کە باوانەکانیان یەکێکیان هەردوو باوانیان لە دەستداوە یاخود دەستی کار لە خێزانەکەدانە نییە و خێزانە هەژارەکانن لە پاڵ هاوکاریە دارایەکانماندا بەردەوام خزمەتگوزاری تەندروستی و پەروەردەی و کۆمەڵایەتیان پێشکەشەکەین. زۆر بەش تا ئێستاش هەر بەردەوامە؟ بەڵێ بەدڵنیاییەوە بەخۆشبەختانە لە ئێستادا 1300 منداڵ لە ئۆفیسەکان و شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک و کەرکووک بەردەوام هاوکارەکانیان وەردەگرن بە بێجیاوازی ئاین و ڕەگەزوونەتەوە. زۆر باشە ڕژەخن کاگیاسین سلااو لە جەنابەت گۆڤاری پەپولە نایەکی دیارە بۆ جیلی ئاڵتونیش ئەمان بینی ئەگەر وەک پێویستیش ئێمە ئەو کاتە مناڵ نەبوو بین بەڵام گۆڤاری پەپولەمانە بینی گۆڤاری پەپولە ئستەماوە چۆنی کارەکەن و ئەتانوێ ئاماز لە بڵاوکردنەوەی ئەو گۆڤارە و چۆن ئەیگەێنن بە مناڵان بەتایبەتی. بەڵێ سوپاس بۆ هەموو لایەک پێشەکە ئەمە بڵێم قسەیەک هەیە بۆ چونەکەی لەگەرێتەوە دەستکاری کۆمەلگە بکەیت لە مناڵەوە دەست بکە لەبەرەوە بە قەنەعاتی من گۆڤاری پەپولایکە لە پرۆژە هەرە استراتیژیەکانی مناڵپارێزی کوردستان و تەمەنێکی دوور و درێژیشی هەیە لە تقریبان تەمەنی مناڵپارێز 5 مانگ نەبوو 4 مانگ نەبوو کە قسە لەسەر گۆڤاری پەپولە کرا و لە مانگی 4 92 یەکەم ژماری دەرچوو. دیارە گۆڤارەکە تا ئەسەش بەردەوامە ئێستا ژمارە 287 لە چاپخانەیە ئامادەیە بۆ چاپ و گۆڤاری پەپولۆک و هەر شتێکی هەر گۆڤارێکتر هەر بڵاوکراوەکی تری مناڵان ئامانجەکەی ئامانجی پەروەردەییە ئامانجی بەرزکردنەوە ئاسی ڕۆشنبیری مناڵە لەبەرەوە ئەرکەکە قورسە یعنی چۆن مەسەلەن مامۆستایەک ئەتوانێت بێ بە فریشتە بۆ مناڵک و مامۆستایەکیش ئەتوان لێکەم ڕۆژەوە قسابیەوە لەکەم مەکتەبێڵە بواری پەروەردەی مناڵانیش شتێکی وەکو گۆڤاری پەپولە زۆر هەستیارە ینی مەرجنی هەموو کەسی هەستی پێ بکات لەوانەیە لە بازێ بڵاوکراوە هەندێک چیرۆک و شر بڵاو کردووە زیانی هەبێ بەڵام هەموو کەسی هەستی پێ ناکە لەبەرەوە بەرنامێکێک لە چیرۆکەکانتان تا چەند مەسەلەن حساباتی کۆمەڵایەتی و دەروناسی لەسەر کراوەوە ئەمانگە لەگەڵ بواری پەروەردەیی مناڵپارێزە بۆی بتوانن هەدەفێکی باش بهێنن لە بڵاوکردنەوەیە. ئێمە یعنی ئەو پەرجوتی خۆمانە خێنەگەر
کە بە تەواوەتی پەروەردەی بێ بە دوور بێ لە هەموو بۆچوونێکی سیاسی دوور بێ لە هەموو بۆچین یان نامانە مناڵ ئاراستە بکەین ئەمانەوەی لای داگیرسێن گوڵە پێداگیرسێن مناڵ بەرچاوی خۆی بینێ نەک خۆمان ئاراستی فکری پاڵپشتی ئەم بۆچوونە ئەو بۆچوون بکەین بە تەواوەتی خۆمان پارێزۆلەوە. تیراژی چەندە و چۆنچۆنی دابەشێت؟ تیراژەکەی ئێستا بەداخەوە بۆ هۆی ئەم زروفە ئابوووریوانە تێژەکە بۆ بە 2000 ماوەی 5000 بوو زۆر باش بوو و هەر بەهۆی ئەم زروفەوە دایک و باوکانیش ناتوان وەک پێویست بەدەستی یعنی بەڕاستی کەم تەرخەمیە کەم تەرخەمیە تەنانە من ئەمە لێرە بلەیەکیش لە مامۆستایان بکەم ینی مامۆستا هەیە ناسیای خۆمە ئاگام لێ ئەڵە من هەموو ژمارەکانی گۆڤاری پۆپۆلم ئەگاتە دەست و بەردەوامی چورەکەکان بۆ مناڵانە خەمە بەردەوام شتە زانستەکانیان بۆ ڕوونەکەم و سوودێکی زۆر زۆر لێبینیوە مامۆستاشێ ینی کتابێکەکە داواکە مانگی یەک گۆڤاری بێنە کە ئەتوان ینی کاگیاسین هەز ناکەی ئێستا بە تایبەتی لە ئێستاە گۆڤاری پەپولۆر ئەبێ ڕۆڵێکی گەورە ببینێ بە تایبەتی کە ئێستا مناڵ هەمووی بەجار بابەتە تەکنۆلۆژی مەسەلەن ئایپاد و مۆبایل لە ماڵەوەچی تە هەر ماڵێک مەسەلەن مۆبایلی دایکەکەیان باوکەکە لای مناڵەکەی و کۆمەڵێک بابەتی سانسۆر نەکراویشی تایە مەسەلەن ئێستا پێدوانیە ئێستا کاتی ئەوەی کە گەشەی زیاتر بە و دایک و باوکانیش هۆشیارتر بکرێنەوە لەوەی کە گرنگجی بۆ گۆڤارانە بدەن بە دنیاە بە دنیا بەڕاستی ئەرکە سەرێکەکەی ئەمە ئامادەکردنی هەندێک بابەتی زانستی هەندێک بابەتی پەروەردەیانی ئامادەکردنی پەپولێ وەکو بابەتێکی زانستی و پەروەردەی بۆ مناڵ لە دو ئەوە ئەکەوێتە سەر دایک و باوک ئەکەوێتە سەر کۆی کۆمەڵگا ئەکەوێتە سەر وەزارەتی پەروەردە ئەکەوێتە سەر مامۆستاکان یانە ئەکەوێتە سەر تەنانکە سەر مامۆستانی ئایانیش کە هانی مناڵان بن لە شتانە دوورکەونە هانی مناڵان بن ڕووبکەنە وەرەقە و گۆڤار و ئەوانە دوورکەونەوە لە شاشە بەڵامتر و کێشەیەکی گشتیە ئێوە هەوڵتان نەداوە لەگەڵ سێکتەری پەروەردە و مامۆستایانی ئاینی بۆ بەتایبەتی بۆ مەرزی خوێندنە کۆمەڵێک لەو مناڵانە بێنن یان چاودێریان بخرێتە سەر لە ڕێگەی مامۆستاکانەوە بتوانرێت گۆڤاری پەپولیان بەدەست بگا و بتوانن دواتر سوودی بۆ دوورکەوتنەوە لە ئەمریکا تەکنۆلۆژی ئێستا حالێ مازەم لە ڕێی پرۆژێ گرتنەخۆوە ئەو ئەردناسۆ پرۆژێ گرتنەخۆ ئەرکاکە بەڵام ئەرکێکی قورسە یعنی ئیش بێگومان ئەرکێکی قورسە بە ئاسانی ناکە بەڵێ بەخواستی کاگیاسی لەگەڵ بۆت بۆمیان داوای بۆ دایک و باوکان بۆ مامۆستایانی خوێندنگە و قوتابخانەکان بۆ مامۆستایانی ئاینی چیە؟ من نامێ هەر ڕیکلام بۆ پەپولەکەم بەڵام ئێوە لە بەرگی پەپولیان نووسیمانە ئەگەرێتەوە مناڵەکە باشی پەروەردە بکەبی کە بە هاودەمی گۆڤاری پەپولە یعنی هەر بڵاوکەوێکی ئەوە بێ دایک و باوک ئەبێ بتوان جیاوازی بکەن لە ناوان شتی باش و خراپ من وەکو بیدایەوتم ڕەم بە چیرۆکێک زیانێکی زۆر لە مناڵە بە بە شێوەیەکی زۆر ناڕاستەخۆ بۆ نمونە چیرۆکێک باسی ئەوەکە کە مناڵێک دوای ئەوەی شتێک سەرکەوتنی بەدەستێنە باوکی مناڵێکی کەسدارە باوکی ئەیا بە فڵان کەس ئەیا بە پاشاکە کە پاشەکە ئەو ئیشەی کردەوە کە ئەمە بە شێوەیەکی ناڕاستەخۆ تۆ بە مناڵەڵەی تۆ بۆت نییە خۆت هاوژینی خۆت هەڵبژێری ئەبێ باوکە دایکە بۆ هەڵبژێرن یعنی چیرۆک ئەکرێت زۆر زیان بەخشوێ و ئەبێ زۆر بە دەقیقی داڕژرێ زۆر بەودی ئەنی ڕەچاوی ئەوە کراوە خەڵکێ لە پشتیەوە مەسەلەن بەدیقەت بتوانێت ئەوە بکات ئەو ڕێ ڕۆشنکەرەوە وڵی ئێمە وەکو ستافی گۆڤاری پەپولی هەوڵی جددی ئەینەوە یعنی دێر بە دێر نقطە بە یعنی من هەوڵەکەی من یەک فاریزە زیانە بێ کە بێگومان من ناتوانم بڵم بە مطلقی وام کردووە بەڵام هەوڵی ئێمە بۆ ئەوەیە لە هەموو ڕوویەکەوانە بتوانین هەم پەروەردەی بێ هەم لە ڕووی زانستیەوە زانیارەکان کە ئێن بە مناڵ دقیق بێ پێچ و ئەوەی تیانە بێ یعنی هەوڵی جددی ئەین بۆ بەڵام تاچان سەرکەوتون ئیتر بەداخەوە ڕخنەی ئەدەبی و ئەوەش نیە ئێستا جیا لە بوارەکانی تر من حەزەکەم گۆڤاری پەپولە گەشەی زیاتر بکە لەبەرەوەی خۆم یادگاری من بەخوا ناکرێت بڵام مناڵی بەڵام خۆم خوێندومەتەوە لە تەمەنێکی کەم کۆمەڵێک مەسەلە سێ کەس لای خۆمانەسی ئیشەکەن کە بە مناڵی هاتوونە تەلامە بەڵام ئەم دەستمان گرتوون مەسە بۆ نمونە ئێستا لە پشتای هونەرەکەمان کارگام بکەین خۆی خوێنەری پەپولە بووە خۆی بیدایەکە هاتووە لە پەپولەوە پێگەیم ئێمە ناڵی ئەمە فێری ڕسممان کرد بەڵام پەپولە ئەیتوانی ئەگەر مەسەلە دەستی نەگرتایە ئەوش لەوانە دایان هەزاری وەکو ئەو هەبوو بن مەسە براکەی سەرتی فەتەح بە هەمان شێوە ئیسماعیل عومەر کوڕێکی گەنجێکی ترێ بە هەمان شێوە و خەڵک زۆر هەیە پێگەیوە زۆر هەیە پێگەیوە بەڵام مەرجنی ئەمە هەمومان ئاگاداری شتێکی تر کە کاگیاسین بێڵێ لە پرسیارەکانی منە نەبوو بێت مەسەلەن بتێ بێڵێ بە دایک و باوکان بە بەوانەی کە بتوانین زارێکی تر بگەڕێنەوە بۆ ئەو گۆڤارانە بۆ پەروەردەی مناڵ خۆتە زانی ئێستا کۆمەڵگەی ئەمە بە جۆرێک تا ڕادێک ڕۆ ئاڵۆسکانێکی خراپ پڕوە من داوا لە دایک و باوکانەکەم مانگی 1000 دینار
ئازادنا لە جیاتیون بێن بە پسکیت کە من ئەو ئیشی من قسێ تا بکەن دکتۆرەکان ئەڵم پسکی خراپە بێن بەگوە بەمانی 1000 بن بە گوێبارە کول لە تەنیش مناڵەکە دانێن بەس لە تەنیش مناڵەکە دانێن بە دڵنیایە دوای فترێ کاریگەری خۆی لەبری و هەموو ئای ئەگەر بشتوانێ چیرۆکێ بخێنێتەوە بە سەرنجڕاکێشی بەسە بۆ نمونە ئەگەر دایک و باوکەکە لە بینی خۆیانە گۆبارەکە چیرۆکێک بخێنەوە مناقەشەی لەسەر بکەن بەبێ ئەوە ئاراستی مناڵەکەکەن ڕەم بێ ئەمە هاندان بێ ئەو مناڵەکە ڕابکێشی و سەرنجی ڕابکێشی بتوانێت بێ بە دۆستی کتێبەکە وا سەرکەوتن بۆ خۆی سوپاس کاگەسی مەمنون دکتۆر ئێوە هەوڵتان داوە مەسەلەن بوارەکەی خۆتان هەمانجی بکەن لەگەڵ ڕێکخراوی پزیشکانی جیهانیان مەسەلەن وڵاتانی پێشکەوتوو بۆی بتوانن بوارەکەی خۆتان لەژێر چاودێری ئەوانە بتوانن یان بە هەماهەنگی ئەوانە بتوانن بڕۆنە پێشەوە و بەشێکی ترم بەڕاستی ئەو خزمەتە گەورانەی بواری تەندروستی ئەو ماندووبوونانە کە جێگەی تەقدیرە بەڕاستی لای منەوەکو ڕۆژنامەنووس چێ فەندیەوە چێ دامی ئەوەکە چێ پاڵپشتیەوە کە تا ئێستا 30 ساڵە لەسەر پێوەستاون خۆتەزانی لە کوردستان زوو لەشتە درێ و زوو هەوڵە درێ ئیشە جوانەکانیش بخرێ بەداخەوە ئەندێجات بەڵێ سەبا بە پرۆژەکانی تەندروستی بەڕاستی پرۆژەکانی تەندروستیۆنە زۆرە لە قسەی سەر بکەیلانێ بە 2 ساعت سا بەس نتوانین بیناسێنین بەزۆکو بەڕاکردنی وە بەسەر ڕۆیشتین بۆ منە حەزەکەم وەکو نمونەیەک 2 پرۆژە بۆ باسکەم یەکێک لەوانە بڵین پرۆژەی ئەو مناڵانەی کە لێوکەروێشکیان هەیە کاتی خۆی ئەو مناڵانەی کە لێوکەروێشکیان هەبوو بە شێوەیە نەشتەرگەری ئەمەلیاتیان بۆ کرات لە ساڵی نەوەکانە شوێکی تازە هاتەکایەوە کە نەتیجەکەی زۆ فەرقی هەیە کە داهاتوی ئەو کەسە لە قسەکردن و لە هەموو شتێکا گۆڕێ مناڵ پارێز لە ڕێی پەیوەندی خۆیەوە هاو لەگەڵ دکتۆرێکی بەریتانیا کە دکتۆر سۆمەرلاندە یەکێکە لە هەر دکتۆر باشەکانی جیهان تەنسیقێکی کرد و چەند ساڵێکی زۆر هێنایە کوردستان و ئێساش بەردەوامە کێت ئێرە کۆنفرانسێکی گەوری بۆ کات بە سوپاس و پزیشکانی خۆمان هەمووی لەگەڵیان و ئەمەلیاتەکە هەوە ڤیددیو کۆنفرانس بۆ پزیشکان بڵاوکرێتەوە سێکین ئێستا لەوانەیە لەو ئەمەلیاتە کوردستانێکی بە لە هەرە باشە شوێنە باشەکان کە نەشتەگەری مەڵاشوی لێکرێت لە هەموو شەرقی ئەوسەدا لە ڕێی مناڵپارێزەوە پزیشکە هاو چەندەها جار چەند ساڵێکی زۆر هێناوە بۆرەوە هەموو ساڵە کۆنفرانسمان بۆ کردووە سێکی ئێستا نەتیجەی نەشتەگەریەکە زۆر گۆڕاوە لە کوردستانە بۆ نمونە نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی دڵێکە کە لەو شتانی کە خەڵکێکی زۆر بە نەخۆشی دڵ لەدایکە بێت و بەداخەوە پزیشک منە بزانی هەمانجیتانێ لەگەڵ پزیشکانی ئیتالیا زۆرمان هەیە یەکەم جار محاولەمانەکە خەڵکەکانە چوە دەرەوە ئێمە تەنسیقێکی باشمان هەبوو لەگەڵ ئیتالیایە لەگەڵ منەظەمەیەکی ئەمریکیا لەگەڵ هندستانە لەگەڵ تورکیا خەڵکێکی زۆرمانە ناردە دەرەوە ئەمە تاوان نەتیجێکی باشیە بوو خەڵکێکی زۆر نەجاتێ بوو لەو ئەمەلیاتەوە خۆی ئەمەلیاتەکەش کورسە نانی زۆر جا بەداخەوە لە ئەمریکا لە باشترین سنتەریشە خەڵکێکی زۆر ژیان لە دەستە بەزمینەوە ئێمە هەدەفەکەمان خۆمان پێکا ئەو مناڵەمان گیانە و شوێنی تەندروستەکەی پێشکەش کرێت ئێستا بەدیلی ئێستا هاتوویمە چیمان کردو بیرمان کردو ئەو هەموو خەڵکا چێتە دەرەوە ئەو هەموو پارەیە چێتە دەرەوە ئەو خەڵکە حەزەتێکی زۆرە کێشێ لە دەرەوەتمان بۆ لە کوردستان سنتەرێ نەکەینەوە مناڵپارێز هەسا بە هەوڵی مناڵپارێز یەکەم سنتری دڵی مناڵان کراوەوە لە هەموو عێراقێک یەکەم سنتەر تابەت بێ بە نەشتەرگی دڵی مناڵان و لە ڕێی ئەو عێلاقاتانەی کە مناڵپارێزێتی لەگەڵ ئیتاڵیەکانە لەگەڵ ئەمریکەکانە ئەوێ ئەم سنتەرە وای لێ بکرێت چی نەشتەرگیریەکی قورسە لە ماوەی چەند ساڵی دااتوە لە سلێمانی بکرێت هەمان پرۆژەمان هەیە بۆ شتەکانی تر بۆ نمونە بۆ نەبیستن زارێک خەوقع بۆ نمونە عەمودی فەقەری بۆ نمونە لە یەکینە بەکامە سلێمانی یەکەم شار بوو کە هاتین دەرمانێک لە ڕێی لوتەوە یەکەم شوێن کە لێرەقا بدرێت سلێمانی و مناڵپارێز لە ڕێی ئەڵمانیاوە تەنسیقێکمان کرد جەماعەتی پزیشکی خۆمان نار بۆوێ بۆ ماوەی چەند هەفتەیەک هاتنەوە یەکەم شوێن بوو کە دەستی پێ بکرا دوایی سەیەکەن ئەنجا ئەو شتانە لە بەغاو لە شتی تر کراوە لەبەرەوە هەدەفەکەمە زۆربەی کات ئەو بووە یارمەتی مناڵین بە گاتە نەتیجەوەی عیلاجەکەی وەرگێ لەگەڵیشە دام و دەستگاکانی خۆمان پێ بگەێنین و لەسەر زۆر ئیشمان کردو هەر بە سوپاسەوە مناڵپارێز بیرۆکی مناڵپارێز بوو کە سنتەری چاندین بۆ کرایەوە لە سلێمانی و ئێسایشی تیاکرێ کەسکانی هیوا بە ئێنی مناڵپارێز پێشکەوتنی بەخۆ بینیوە و چەندەها شت کراوە لە پرۆژەی تەندروستیە ئێمە هاتین تەسەوەر ناکەی لە سانەوەی ئەو لادیانی کە خەڵک پێی ناگە ئێمە چوین مناڵ بە مناڵ فەحسمان کردووە سکرینیمان کردووە وەکو سێکتەری تەندروستی چوونەتە لادیەکانەوە فەحسمان کردو بزانین مناڵێک دڵی کون نییە و دایانزانی بێگە زانیمان هێنامانە تێر بە دوای چارەسا ڕۆشتین خۆشیان بە دوای مناڵ چوین لە سانەوەی لادیەکان کە خەڵک هەر بە خەیاڵی ژەڵێ ناگەیت ئێمە چوین فەحسی مناڵەکانمان لێ کردووە دەرمامان پێ بووە ئەوەی چارەسەی ویستیۆ کردومان ئەوەی کە زانیمان نەخۆشیێکی دڵی هەیە هاتوین هێنامان لای خۆمان تەجریبمان کردو بووی ئەم مناڵە عیلاج بکرێت چکە خۆتە زانی بازە شوێنێ زۆر قورسە دەست بگا بە کارگوزارە باینی پزیشکی
بەڵێ چێ دامتانەکە نیشانەکە بەڕاستی خۆی مناڵپارێز دامێکی لە هەموو لایەکەوە دامەکرێ و توانین بڵێن ئێمە گلەیش حەقە لە بازێ زۆر شوێن بکەین بەڕاستی ئەو ئێستا مناڵپارێز دایکی وانی هەموو مناڵێکە کە پێویستی بە شتێک بوو دەستی پێنەگات ئەو دەستە مێرەبانە و باوەشە مێرەبانە باڵە بڵێ ئێمە زۆر شتمان کردو بە زۆر جاریش بۆهۆی نەبوونی بوو جۆ سەرەکەین دەسڵاتمانی هەموو کەسە عیلاج بکەین یعنی ئەگەر بێت و مناڵپارێز زۆر بەڕاشکاوانە سەرچاوەکانی دیارە لە چۆیە و چۆنیش خەرجیەکات ئەگەر بێت و دەست یارمەتی زیاتر بۆ دەستدرێژ بکرێت و یارمەتی زیاتر بێت تەسەڵکەم توانین هەموو مناڵێک چاسە بکەین لەڕێی مناڵپارێزەوە بەڵێ دەستان خۆش بێ کاک مادی پرۆژە و پلانی ئێوە بۆ داهاتوو چییە بە تایبەتی لە چوارچێوەی مناڵپارێزەوە داواکاریت لە مەسەلەن ئەوانەی کە ئەیانوێ ئەو پرۆژانە لەسەر پێ خۆیان بۆسن بۆ خزمەتی ئەو تا کۆمەڵی خەڵکی هەزاران خەڵکی هەژار و نەدار استفادەی لە ئێوە کردووە چۆنی بتوان بۆی زیاتر گەشە بکەن کاکزانە ئێمە بۆ ئایندە دیارە یەک ئامانجی زۆر سەرەکیمان هەیە بتوانین کۆمەلگا و شێر بکەینەوە لە بەرامبەر شێرپەنجەی مناڵی چونکە چەند هێمایەک هەیە لە مناڵەوە کە دەرکەوت ئەم هێمانە کە زوو چارەسەر نەکرێن دوا دەبن بە کاریسەیەکی زۆر گەورە بەڕاستی بۆ خێزان بۆ کۆمەلگا چونکە تێچووی شێرپەنجە خەرجێکی یەکجار زۆری دەوێت ئەوە لە توانای دەوڵەتدا نیە لە توانای هیچ لایەنێکدا ئەو مناڵانی بۆ مولە لە نەخۆشخانەی هیوان ئێوە ئاگاداریانن ینی ئامارەکەی بەڵێ هەمووی دەستی پشتیوانی خێرخوازی ئەوی پێگەیشتووە بەڵێ ئەوەی هەر کەسێک لە هەرێمی کوردستان ئەو مناڵانی کە دێن ئەو مناڵانی کە لە باشوورەوە دێن لە هەر شوێنێکەوە بێن ئاوارە بن ناوخۆیی بن ینی لەکوێ لەم نەخۆشخانانە لە هەر چوار نەخۆشخانە دۆستی لایەوە مهم بۆ مرۆڤایەتی لایەوە بەڵێ ئێمە ئیتر لای ئەمە تۆمار کراوە لەگەڵ ئەم تۆمارە چی هاوکاری پێویست بێ ئەمە دەیکەین ینی ئەمەی کە لە توانای مناڵپارێزدا بێ بۆیە ئێمە هەمیشە داوامان بەڕاستی ئەمە بەرنامەی ئێمە زیاتر ئەوەیە کە لە ڕاگەیانەکان ئەوە چی بینراوە بێت چی بیستراوە بێت چی چاپکراوە بێ بتوانین ینی کۆمەلگا و شار بکەینەوە بتوانین دایک و باوکان ئاگاداری ئەوە بن کە مناڵەکانیان لە دەرکەوتنی هەر یەکێک لەو نیشانانە چ زوو بێ بیگەێنە نەخۆشخانە ئەو کاتە زوو چاک دەبێتەوە ئێمە وڵاتێکین ینی هێندە مناڵم لەوانەیە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە دواوەنین بەڵام پێویستمان دەبێتەوەیەکی بەوە شارێکی زیاتر هەیە بۆ نمونە وڵاتێکی وەکو چیلی لە ئەماگەر باسی بکەین باسی هەژاری دەکەین بەڵام لە 156 تێچوو ڕێژەی چاکبوونەوەی تێدایە لە هەرێمی کوردستان ئەم ڕۆژە زۆر لە خواردرا ئەمە علاقەی ئێمە دەزانێت بەرزی بکەینەوە بە تەواوی کۆمەلگا دەکرێت بە پارە ناکرێت ئێمە تێچووی شێرپەنجە لە ناو نەخۆشخانەکە لە هەرێمی کوردستان پارەیەکی زۆر زەبەلاحی بۆ سەرف دەکرێت بەڵام بەداخەوە ئەم تێچووە ئەم دەرئەنجامەی نییە کە ئێمە ڕێگمە بەستمانە ئێمە دەمانەوەیە ئەم تێچووە بەم تێچووە ڕێژەی چاکبوونەوە زۆر بەرزتر بێتەوە هەموو ئەمانەی کە کردومانە دەمانەوێت ئاستی کۆمەلگا بەرزتر بێتەوە لەبەر ئەوە یەک ئەوەی کە دڵخۆشکەرە ئەمڕۆ بۆ ئێمە بەڕاستی کاکزانە پشگیری کۆمەلگایە یعنی لەوانەیە بەدەیان کەس هات بێ بۆ لای ئێمە بۆی کەوە هەوڵی دابێ هەر چۆنێک بێت هاوکاری مام کات مناڵپارێز دەبێ بکەوێتە سەر ئەوەی کە لەلایەن خێرخوازەوە ینی بەڕاستی ماڵی هەموو کەسێکە ینی بتوانێت لە ڕێگە ئەو ماڵەوە دەکرێت بڕوان پێ بکە هەر کەسێک هەر بڕە پارەیەک بێنێ بۆ ناو ئەم ڕێکخراوەیە دەچێتە خزمەتی مناڵەوە ینی گەورەترین کاری مرۆڤایەتی دەکات لەبەر ئەوە بۆ ئایندە ژێمە هەروە دەمێنینەوە و دەمانێت هەروە لە ڕێگای ئەم ڕێکخراوەی و دەوڵەتیانەوە کە ئێمە تێیدا ئەندامین کە لە شوێنێکمان لە ئەو جوغرافیا دەکردێتەوە بەرفراوانتر بکەین سپاس دەکەم سروەخان پرۆژە و پلانی ئێوە وڵا حەزمە کرد زیاتر بەڵام کاتەکە ڕێگەم نادا بە کورتی بێ سپاس دەکەم زۆر ئاسایە دیارەگەر باس لە کار و چالاکی 30 ساڵی ڕێکخراوێک بکەین بە دڵنیاییەوە بە چەند کاتژمێرێک ناتوانین بە تەواوەتی حەقی خۆی بینێ بەڵام ئەوەی کە ئێمە بمانەوێت لە داهاتووە بەڕاستی ئەو ئەزمونەی کە هەمانە بتوانین لە زۆربەی شار و شارۆچکەکانە بەرفراوانتر خزمەت گوزاری بگەێنین بە خەڵک بۆ نموناگەر من باس لە پرۆژێکی کورتخایەنی ئەم ساڵکەین کە لە شارۆچکەی خورماڵ ئەزمموی مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵانمان بردە ئەو شارۆچکەیە تەسەور ناکەی لە ماوەیەکی کەما چەند سوودمەندی هەبوو چەند منداڵان دڵخۆش بوون چەند وەکو خۆیان باسییان لێ ئەکرد کە چەند شتی نوێ فێر بوون کە بۆ داهاتویان سوودی لێبن یا خودەگەر باس لە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بکەم بەداخەوە دیارە ئەم
گرفتە نەک تەنها لە هەرێمی کوردستانە لە تەواوی جیهانە بینی لە شارە گەورەکانە کۆمەڵێک خزمەت گوزاری دەستەبەرە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەڵام لە شار و شارۆچکەکانە ئەم شتە بە ڕێژەیەکی کەمتر با بڵین لەو خزمەت گوزاریە ئەگەر بتوانین ئێمە ئەو ئەزمونەی کە هەمان بۆ لە ناو شاری سلێمانیە وەکو ئاماژەم پێکرد سوود بگەێنین بە کۆمەڵێک خەڵکی کە لەبەرەوەی بەڕاستی لە چەند بوارێکە بە تایبەت بواری پەروەردە بەگشتی و پەروەردەی تایبەتیش بە تایبەتی ئەمڕۆ منداڵپارێزی کوردستان ئەزمونێکی باشی هەیە لەبەرەوەی کۆمەڵێک کادری باشی لە خۆی کۆ کردوێتەوە بە تەواوەتی ڕاهێنانی پێکردوون ئەتوانن سوود بگەێنن بە کەسانی خۆش بێ کامەر پرۆژە و پلانی ئێوە بە کورتی بێ بڵێ سوپاس وڵی کاکزانە وەکو برادران باسییان کرد هەستەکەی مناڵپارێز پێشەنگە لە هەموو کارەکانیە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەمە جۆرە کادری پێشکەش بە کۆمەڵگە کردووە هەر لە بوار لەبەرەوەی مناڵپارێز لە بەرنامەی پرۆگرامی گەشە پێدانی توانای گەنجان توانیومانە بەبێ هیچ جیاوازێ خزمەت گوزاری پێشکەش بە گەنجان بکەین بەرنامەکانمان بەنامەی گەڕۆکیشمانەیە بۆ شار و شارچکەکان ئەوانەی کە سنتەرەکانی گەنجانی تیانە لە ڕێگەی ئەو خولانەوە چۆن لە کازی کانایە لای ئێمەش هەمان شەدەیە بۆ شار و شارچکەکان کە سنتەری گەنجانی تیانە بەرنامەی داهاتوومان ئیشەڵا پەرە بە بەرنامەی پیشەیی زۆرترین و لەو شارانەی کە سنتەری تیانێ خودی تیا بکەین و پەریان پێدن و ئێتیمان بە زۆر بە گەنجان بدەین ناسخان ئێوە لە وەکو پاراستنی مناڵ ئێمەش لەگەڵ پرۆژەکانمان بەردەوامە بێت ئینشاءالله و ئیشەڵا لە شار و شارۆچکەکان و شارەکانی کەشا بتوانین ئێمە مەسحمان هەبێ و داتای باشتر کۆ ئەەکەینەوانێ و کە بتوانین بەپی داتا کار لەسەر کێشەکان بکەین هەروە وشیاری و وەرکشۆپمانە بێت لەسەر بابەتەکانی پاراستنی مناڵ بە بەردەوامی و بەتەمانی ئینشاءالله ساڵی پار ئەم ساڵ بەتەما بووین لەگەڵ ساڵی پارە کە کۆرۆنا بڵاوبووە ئێمە لەگەڵ توێژەرەکانی قوتابخانەکانە ئێمە توانیمان لینکێک دروستکەین بەڕاستی ئەو لینکە بەردەوامی پێین ئینشاءالله کە بتوانین ئەو کێشانی کە لە قوتابخانەکانە هەیە لە ڕێگەی توێژەرەکان و کارمەندانی ئێمە و بتوانین چارەسەری بکەین و ڕژەخان پلان و بەرنامەی داهاتوتان بە کورتی بێ لە پاڵەوەی کە پرۆژەی گرتنەخۆ پێشکەشکردنی هاوکاری داراییە بۆ خێزانەکان بەردەوام لە هەوڵی ئەوە داین ئێمە دەستگرێ خێزانەکان بکەین بەو بەخستنە گەڕی کارێکی بچوو بۆ خێزانەکانیان دروستکردنی سەرچاوەیەکی داهاتی بەردەوام بۆ خۆیان بۆ ئەوی چیتر پشت بە ڕێکخراوی مناڵپارێز نەبن و خۆیان لە ڕێگەی خۆیانەوە داهاتی خۆیان پەیدا بکەن بۆ خێزانەکانیانەوە بۆ ئەوی ئێمە لە بەرامبەردا بتوانین چەندین مناڵی تر کە چاوەڕێن بۆ ئەوی خزمەتیان بکەین و سودمەندن لە پرۆژە سپۆرتی سوپاس دەکەم هەنارخان سوپاس دەکەم تۆ بەشی داهاتیت ئێمە لە مارکێتەکان لۆگۆی مناڵپارێزە بینین بۆ سپۆرتی شێرپەنجە بۆ پشتیوانی شێرپەنجە ئەم داهاتە چۆن چۆنی کۆکرێتەوە چۆن چۆنی ئەگا بە نەخۆشخانەکانی چارەسەری شێرپەنجە باسێکمان بۆ بکەی سوپاس بۆ ئێوەش پرۆژەکەی ئێمەش بەرنامەکە ئێمەش پاڵپشت بە هەموو بەرنامەکانی تر کار دەکات لە پێناو باشترکردنی ژیانی مناڵێک لە ڕووی تەندروستی و پاراستن و پەروەردە ئەویش بەدانانی سنووقی کۆکردنەوەی داهات لە هەموو شوێنێک لە ناو شاری سلێمانی قەزا و ناحیەکان شاری هەولێر شاری دوهۆک لە هەر شوێنێک ئێمە بتوانین لە ڕێی کتابێکی فەرمیەوە و ڕەزامەندی وەرگین بە دانانی سندوقێکی هاوکاری کە هەر کەسێک بتوانێت لە کەمترین تا زۆرترین هاوکاری بکات ئەم سندوقانەوە کە هەر یەکێک لەم سندوقانە داهاتەکەی بە تیمێکی تایبەت کۆ ئەکرێتەوە دواتر بە پێدانی وەصلی تایبەت بۆ بڕەپارەی کەتیایەتی ئەدرێ بە خاوەنی شوێنەکە پاشان ئەم داهاتی کە کۆ ئەکرێتەوە ئەگەڕێنرێتەوە بۆ سندوقی دارایی منداڵپارێز کە 100% ئەو بڕەپاری کە لە کۆی سندوقەکان کۆ ئەکرێتەوە بەکارهێنرێتەوە لە پێناو ژیان و پاراستنی منداڵێک لە هەر شوێنێک بێ لەم هەرێمی کوردستانە. بەڵێ ئەنی ئەوەی کە ئەبیندرێت لە مارکێتەکان ئۆتۆماتیکیان ڕاستە و خۆ خێرای ئەگاتەوە بۆ ڕاستە و خۆ ڕۆژانە ئێمە کارمان دانان و بڵاوکردنەوەی زیاتری ئەم سندوقانێت تا کەسی زۆرتر و لە مناڵێک تا گەورێت ئاشناوێت بەم سندوقانە ئێمە کە تایبەتە بە منداڵ کە تایبەتە بە چارەسەرکردنی منداڵەکان لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی پاراستنەوە کە هەر یەکێک لەم بەشانە سوود و گەورەی خۆی هەیە بۆ هەر یەکێک لە منداڵەکان.
زۆر سپاس هەنارخان سوپاس بۆ ئێوەش. گفتگۆی زیاتر بکەین سوپاس ڕاژەخان سوپاس بۆ بەڕێستان ناسخان کا عومەر سروەخان کاگمەدی سوپاس دکتۆر سوپاسانەکەین کە ڕێگەتان داین بە خێرایی لاپەڕەکانی مناڵ پارێز بخوێنینەوە سوپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست لێرە لە مناڵ پارێزی کوردستان و من ئەتوانم وەکو ڕۆژنامەنووس و مافە بەخۆم دەم کە ئەستێرەیەکی گەورەی دنیای سیاست و مرۆڤایەتی خاتوهێرە ئیبراهیم محمەد لە پشتی مناڵ پارێز بوو هەروە ئێستش خاتو شاناز ئیبراهیم محمەد و ڕەنگە ئەمە ڕیکلام نەبێت بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کاتێک کە هەر پەڕێک لە پەڕەکانی مناڵ پارێز هەڵەدەیتەوە پڕێتی لە مرۆڤ دۆستی پڕێتی لە خزمەتکردن بە هیوای نمونەی وها زۆر بێت بۆ ئێمەش بتوانین وەکو میدیا پاڵپشتیان بکەین و کۆمەڵێک سەربازی تری ون لە ناو مناڵ پارێزا خزمەتیان کردووە پشتیوانی ئەم پرۆژانەیان کردووە ئێمە سوپاسی مناڵ پارێزەکەین بە هیوای ئەوەن کە هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە هەرێمی کوردستانە هەن بتوانن هەماهەنگ و هاوتابن لەگەڵ بەرەو پێشچوونەکانی کۆمەلگا بۆ ئەوەی لەناو ئەو خەم و معانات و نەداری خەڵکدا بتوانن دەستبارێکی گەورە بن بەرنامەی پانۆراما لە مناڵ پارێزی کوردستان کۆتایی پێهات لەگەڵ هاوکارانم بەخواتانە سپێری نەمانەتی خوای گەورە بن.